حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی گرنگیدان و جێبەجێکردنی پرۆژە استراتیجیەکان لە پارێزگای سلێمانی بڕیاریدا دوو پرۆژەی استراتیجی گواستنەوەی وزەی کارەبا بە بڕی زیاتر لە 44 ملیار دینار ئەنجام بدات. بەڕاستی زۆر پێویستمان بۆ دوو پرۆژە استراتیجیە بوو چونکە بەڕاستی تۆ ئەگەر کارەباشت هەبێ ئاستی بەرهەمێنانی کارەبا زیادکەی ئەگەر تۆ هێڵت نەبێ بیگوازیتەوە بۆ شارەکان وەکوایی چ نەکردبێ بۆی بەڕاستی ئەو دوو پرۆژەی زۆر گرنگ بوو و خۆشبەختانە و یعنی بە سوپاسەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی دەربڕیەوە لەسەر خەرجکردنی بڕی 44 ملیار و 500 میلیۆن دینار بۆ ئەو دوو پرۆژێ. ئەو دوو پرۆژە استراتیجی گواستنەوەی وزەی کارەبا بریتین لە هێڵی گواستنەوەی وزەی کارەبای تەوژم تانجەڕۆسەی سادق کە 55 کیلۆمەترە و سوودێکی زۆری بۆ بەرزکردنەوەی توانای گواستنەوەی وزەی کارەبای بۆ ناوچەکانی سەید سادق و هەڵەبجەی شەهید و پێنجوێن هەیە. هەروەها بۆ کەمکردنەوەی بارزۆری سەر تۆڕەکانی گواستنەوەی وزەی کارەبا لەگەڵ هێڵی گواستنەوەی وزەی کارەبای بازیانڕانیە کە درێژیەکەی 105 کیلۆمەترە و سوودێکی زۆری دەبێت بۆ بەرزکردنەوەی توانای گواستنەوەی وزەی کارەبا بۆ ناوچەی پشدەر و بیتوێن و کەمکردنەوەی بارزۆری سەر تۆڕەکانی گواستنەوەی وزە لە سنوورەکە. پرۆژەکە بریتیە لە دوو هێڵی 132 کەیوی لە نێوان وێستگەی بەرهەمهێنانی بازیان بۆ وێزگەی ڕانیەی 132 کەیوی. پرۆژەکە ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لە چارەسەرکردنی گیر و گرفتەکانی دەڤەری ڕاپەڕین لە ناوچەکانی ڕانیە و چوارقۆڕنە و قەڵاتجێ. هەروها کاریگەری باشی دەبێت لە چارەسەرکردنی گیر و گرفتەکانی ناوچەی باکووری هەولێر کە خۆ دەگرێتەوە لە ناوچەکانی سۆران و هەریر. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەگەڵ دەست بەکاربوونی یەکێک لە کارنامەکانی باشترکردنی دۆخی کارەبا بوو لە هەرێمی کوردستان. ئەم دوو پرۆژە گەورەیەش لە سلێمانی گرنگی باشی دەبێت بۆ گواستنەوەی کارەبا لە داهاتوودا. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی.